کورد و مسر لە ئێستادا جیاواز لە ڕابردوو ئاراستەی پەیوەندیەکانیان گەرم و گۆڕتر بووە لە پەراوێزی کۆنگرەی ئابووری داڤۆسدا کە لە ئوردن بەڕێوە چوو بۆ یەکەمی جار مەسعود بارزانی سەرۆکی هەرێم لەگەڵ عەبدولفەتاح سیسی سەرۆکی مسر کۆبوویەوە. لە پاشەو گۆڕانکارانەی لە ناوچەکەدا ڕوویاندا و سەرهەڵدانی داعش و ڕۆڵی کورد وەک هێزێکی کاریگەر لە بەرەنگاربوونەوەی چەکدارانی داعشدا، ئەمە شوای کرد بەشێک لە سیاسەکانی مسر بڵێن کورد ڕۆڵ دەبینێت لە دیاریکردنی ئایندەی ناوچەکەدا. العلاقة بين مصر والشعب الكردي قديمة. پەیوەندیەکانی کورد و میسر مێژوویەکی دێرینی هەیە. بەشێک لە بیرمەند و ڕۆشنبیرانی گەورەی میسر کورد بوون، وەک عەباس مەحموود عەقاد و مەحموود تەیمور و چەندانی تریش. میسر هەمیشە هەوڵی داوە هانی وڵاتانی تری عەرەبی بدات بۆ پشتیوانیکردنی شۆڕشەکانی کورد لە پێناو بەدەستهێنانی مافە نەتەوایەتیەکانیدا. لە ڕابردوودا لەلایەن وڵاتانی عەرەبیەوە کورد وەک مەترسیەک بۆ سەر ناوچەکە سیر دەکرا، بەڵام لە ئێستادا بەوەی هەژمونی تورکیا و ئێران و شەڕی داعش هەندێک لە وڵاتانی عەرەبی لە پەیوەندیەکی باشدان لەگەڵ کورد. لەو نێوەندەشدا سعودیە و مسر دیارترین ئەو وڵاتانن کە لە ئێستادا هەوڵی نزیکبوونەوە لە کورد دەدەن. وأنا الآن أتوقع أن يزداد اهتمام. پێم وایە لە ئێستادا میسر زیاتر گرنگی بە کورد دەدا، بەتایبەتی پاش هەڵبژاردنەکەی تورکیا. سەرڕای قەیرانی ئابووری و ناوکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا پارتە سیاسیەکانی کوردستان لە ناوکۆکیێکی سیاسی قوڵدان. ئەمە شوای کردووە لە سەراستی پەیوەندیەکانی دەرەوەی کوردستانیش کاریگەری هەبێت، پەیوەندیەکان پەیوەندیەکی ڕێکخراو و کاریگەر نەبێت. چاودێرێکی سیاسی ئاماژە بەوە دەکات هەرچەندە مسر لە هەوڵی نزیکبوونەوە و باشترکردنی پەیوەندیەکانی لەگەڵ کورد دەدات، بەڵام کورد هیچ وەڵامدانەوەیەکی نەبووە. تقدير السياسة المصرية أن الأكراد بەپێی ڕای سیاسەتمەداران لە میسر کوردەکان بەرژەوەندیان لەوەدا نییە کە سیستمی هەرێمایەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تێک بچێت. ڕووداوەکانیش ئەوەیان دەرنەخستووە کە کورد تێوەگلا بێت لەگەڵ ئەو وڵاتانەی کە دەستیان لەو پیلانەدا هەیە، وەک ئێران و تورکیا و ئەوانەی لە پشت ئەوانەوەن. بەرژەوەندی سیاسی و ئابووریەکان کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر پەیوەندی نێودوڵەتیەکان لە نێوان وڵاتاندا. لە ئێستادا سەرڕایبوونی چەکینەوت بەدەست کوردەوە کورد و مسر لە بەرەیەکی هاوبەشدان کە بەرەی بەرەنگاربوونەوەی داعشە. نەوت و داعش یەکێک لەو خاڵە گرنگەکانن کە ئەتوانێت بەرژەوەندی هاوبەش دروستکە لە نێوان مسر و کوردستان یاخود وڵاتانی عەرەبی تر، چونکە ئەمە دژمنێکی مشتەرەکە. بەهۆی و دۆرەگرنگەی کە کورد لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیبینێت، لە ئێستادا بووە بەجێگەی گرنگی پێداری وڵاتانی بیانی و عەرەبی. مسر کە پێشتر دژی دەوڵەتی سەربەخۆی کوردی بوو، بەڵام لە ئێستادا هەوڵی نزیکبوونەوە لە کورد دەدات. لێرە کۆمەڵێک ڕۆشنبیر و سیاسی مسر کۆبوونەتەوە بۆ ئەوەی داوا لە حکومەتی مسری بکەن زیاتر هاوکاری کورد بکات. سەنگەراغا NRT قاهرە.